باس لە کاریگەری بەنداوەکە و سوودوەرگرتن لەو ئەوەی کە لە بەنداوەکانە هەیە و بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستایە و لە دەستگای میدیای کورساتی شا چەندین کارکرا و کاری دیکۆمنتاریش کراوە لەسەر ئەوەی کە ڕێژەی ئاو کەمبۆتەوە لە عێراقا و ئەمە ژوای کردووە کە زۆربەی دانیشتوانی عێراق لە خواروی عێراق بڕۆن بەرەو شارەکان و شوێنەکانیان چۆڵ بکەن و تەنانەت ڕێژەی سەوزایش کەم بۆتەوە و ڕێژەی ئاویش کەم بۆتەوە و بزانین ئێمە تا چەند لە ڕێگەی بەنداوەکان و ئەتوانین گلدانەوەی ئاومان هەبێت و سوودی لێوەربگرین بۆ کاریگەری وڵاتانی دراوسێت تا چەند لەسەر بەنداوەکانی ئێمە هەیە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەکرم ئەحمەد وەکو پسپۆڕی ئاو و بەنداوەکان کە بەڕێزیان ئێستا ڕاستەوخۆ لە ستودیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانان کاگەکرم سڵاو لێبێت و بەیانیت باش. بەیانی باش بێ کاگەکرم. بەیانی ئێوە و بەیانی بینەرانی بەڕێزیش باش. زۆر سپاس. کاگەکرم با سەرەتا هەر لە سوودی بەنداوەکانەوە دەست پێ بکەین. ئایا بەنداوەکان لە عێراقا بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە ئەتوانێت بێتە بەشێکی سەرەکی بۆ گلدانەوەی ئاو و بتوانین بە پێی وەرزەکان ئێمە سوودی لێوەربگرین هەمووکو سەرچاوی ئاوی هەمووکو سەرچاوی وزەش. بەڵێ دیارە بەنداو دروستکردنی بەنداو یەکە لە هۆکارە سەرەکیەکانی ئیدارەدانێکی دروست و ڕێکوپێک و باڵێن تێراوکردنی خەڵکانی عێراق و هەرێمی کوردستان. بەنداو لە هەرێمی کوردستاندا یاخۆ هەر لە عێراقدا دەبێ بوونی هەبێ و دەبێ هەموو عێراق و هەرێمی کوردستانیش ئەو پلانە استراتیجیە کە ئێستا لە عێراقدا هەیە و ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوەی کە لە ساڵی هەفتی ڕووسەکانیش کردویانە ئەبێت جێبەجێ بکرێت ئەجینا داهاتوێکی با بڵێن گەشت چاوەڕێی عێراق و هەرێمی کوردستان ناکە. عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی هەرێمی کوردستان چونکە بەهۆی هەڵکەوتەی ناوچە و تۆپۆگرافیای ناوچەکەەوە چەندین شوێن سەدان شوێنی لەبار با بگرە لەوانەیە هەزاران شوێنی لەباری هەیە بۆ دروستکردنی بەنداو کە تۆ توانیت بەنداو دروست بکەین باتە تۆ لە زستانە لە هەرێمی کوردستانە نزیکەی با بڵێن ئەو 20 میلیار مەتر مکعب ئاوی کە دەبارێت نزیکەی تقریباً 20 میلیارێک دەبارێت تێکڕا بە تێکڕای ساڵانە بتوانی بەلای کەمەوە نیوەی کە گل بدرێتەوە لە هەرێمی کوردستان ئەوە بەشی تەواوی هەرێمی کوردستان دەکات بۆ ئاو کشت و کاڵ و پیشەسازی و بەشی ئەوەش دەکات کە بەشێکی زۆری بنێری بۆ ناوەڕاست و خواروی عێراق. باشە کاگەکرم کاتە ئەو بەنداوانی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە ئیتر بە تەواوەتی بەشی تاوی هاوڵاتیانی کوردستانەکە یاخود نەخێر پێویستمان بە دروستکردنی بەنداوی زیاتر هەیە. نەخێر ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر کەمە وا پێویست دەکا زیاتر یعنی زیاتر لە 250 شوێنمان ئێمە دیاری کردو بۆ دروستکردنی بەنداو کە هەژدەیان بەنداوی گەورەن گەورە و استراتیژین بەشی چواریان کەوتبوونە ژێر جێبەجێکردنەوە ئەوانی دیکەش هەموو دیراسە و دیزاینی تەواو بووە. دەبێت لە هەرێمی کوردستاندا ئەو 250 بەنداوە دروست کرێت لە ماوەی لێرە تا با بڵێن 34-35 دەبێت ئەوە تەواو بکرێت بە پێ خۆشی بێ و ناخۆشی بێ بە قەرز و بە سەدەقە بێ بە پارەی حکومەت بێ یا پارەی خێرخوازانە یاخۆ بە هەر هۆیەک بێ دەبێت ئەو بەنداوانە دروستکرێت بۆ ئەوەی یەکەمیان تۆ دابینکردنی ئاوەکە دابینکەی دوایی ڕێکارەکانی گواستنەوەی بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی شار و گوندە دیاتەکاندا ئەو کاتە تۆ بتانی بەکاری بێنیەوە. زۆر باشە کەواتە ئەگەر ئێمە زۆر جار باسی ئەو گرفت و کێشانە بکەین کە ئێستا لە بەنداوەکانمانە هەیە ینی زۆر جار کۆمەڵێ لە بەنداوەکانمان کاریگەری وڵاتانی چواردەورمانی لەسرە باسێکەوە بکەین بۆچی بەنداوەکانمان هەندێک ساڵ بەرە وشکی ئەڕوا یاخو ڕێژەکەی ئەمەنە کەمە بێتەوە کە ناتوانێت وەکو سەرچاوی ئاوی پێویست دابینکات چونکە زۆر جاریش ئێمە وەکو سەرچاوی وزەش کارەبای لێوەرەگرین ئەمیان بەشێکی دابین ناکە ئینجا بچین بۆ لای بەشەکەی تری هۆکارەکە چییە زیاتر؟ خۆی ساڵێک تا ساڵێک باران یاخود وا بڵێن کەش و هەوا گۆڕانکاریی زۆری بەسەردا هاتووە بەهۆی ئەو دامەزراوە ئەتۆمیانە و پیشەسازی گەورانەی کە هەیە ئەوە لە هەموو دنیادا باوە. بەڵام ئێمە ئەگەر بەنداومان هەبێ لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستاندا لە دوورترین شوێنی باکوورەوە تا خوارد بابڵان تا ناوچەی گەرمیان و دەشتی هەورێر و دەشتەکانە ئێمە دەبێت تەمشید بکەین سەرڤێ بکەین بتوانین هەموو ناوچەکان بگرینەوە بۆ ئەوەی هیچ شوێنێک بەشی ئەوی تر نەخوا و
لە هیچ شوێنێکیش ئاو بەفیڕۆ نەدرێ ئاو کەم دەبێت کێشەیەک نییە بەڵام دەبێت ئاو بەشێکی بەلای کەمی حەدی ئەدنای ژیانی وڵاتیان و مەڕووماڵات و کشتتوکاڵ هەبێ ئەوە لە کوردستاندا شوێنەکان بوونی هەیە ئاو هەوایەکەشی لەبارە دەکرێت زۆر بە سەلامەتی و بە ئاسانیشی لەگەڵ بکرێ و تعاملی لەگەڵ بکرێ زۆر باشە کاگەکەم کەواتە باکەمە قسە لەسەر ئاستی ئاوی بەنداوەکان بکەین لەم ساڵە لە چاو ساڵی ڕابردووە ئاخۆ ئاستی ئاو لە نێو بەنداوەکانی هەرێمی کوردستانە بەگشتی لە چه ئاستێگە ئاو کەمی کردووە زیای کردووە چۆن ئەگەر کەمی ڕوونکردنەوەمان لەسەر و بابەتەش پێ بێ ئاستی ئاو کەمی کردووە لەبەرەوەی ئەم ساڵ وشکە ساڵێکە و بە دوای وشکە ساڵێکی هاتبوو ساڵی پاریش ساڵێکی وشکە ساڵ بوو بەڵام ئەو کەمبوونە ئاساییە دەکرێت تعاملی لەگەڵ بکرێت چونکە وەکو گوتم تەکەیف ڕاهێنان ئێمە دەبێ یەکشت بڵین ئەو ئاوانێک کە ساڵانی ڕابردوو دەدەواندی لەو دی و سنوورۆداتنەوە نایە وە کەمتریش دەبێتەوە و ئێرانیش و تورکیاش ڕێکاریی تایبەتی خۆیان هەیە و بەڕاستی ئیدارەدانێکی زۆر خۆیان دەکەن دوور لە عورف و هەموو عادەتێکی نێودەوڵەتیش وە کەسیش نایەتە با بڵێن قسەوە لێرە ئێمە وەک وەرێمی کوردستاندا و هەتا قسەیان بۆ عێراقیشە ئەبێ خۆمان ڕابێنین ئەبێ خۆمان بگونجێنین ئەبێ کاری خۆمان بکەین بۆ ئەوەی ئێمە تێراوی هاوڵاتیان و با بڵێن چ بۆ خواردنەوە چ بۆ بەکارهێنەری ڕۆژانەی ماڵەکان و چ بۆ کشت و کاڵ و بۆ پیشە سازی ئەبێ بگونجێنین گونجانەکەش دروستکردنی بەنداوە چاکردنی شەبەکاتی ئاوە کەمکردنەوەی بەکارهێنانی هاوڵاتیان لە ڕێگەی میدیاکان و با بڵێن تەوعیە هاوڵاتانەوە و با بڵێن خۆگونجاندنە لەگەڵ لەگەڵ با بڵێن وەزعەکەی ئێرە لەگەڵ بوونی ئاو ئەمە نابێ لەوە پشت بۆ بەستین تەنها بڵێن ئەمە ئاومان کەم دەبێ ئاومان زۆر دەبێت ئێمە دەبێت لەگە حەدی ئەدنا خۆمان ڕابین بۆ ئەگەر ئاوی زیادی شاد بتوانین کۆی بکەنەوە بۆ ساڵانی داهاتوو زۆر باشە کاگەکرم تۆ باسی ئەوواکەی کە مەترسی لەسەر بەنداوەکانمانەیە لەبەرەوەی کۆمەڵە سەرچاوی ئاویمان هەیە لە وڵاتانی دراوسێەوە بە تایبەتی تورکیا و ئێرانەوە یەتە ناو خاچی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانیشەوە کەواتە کام ئاوە نەمێنێ ئەوان نێڵن بێتە ناو هەرێمی کوردستان و بەنداوەکانمانەوە ئێمە چ ڕێگەیە بگرینە بەربووی کە بەنداوەکانمان بەرەو مەترسی نەڕوا بەرەو لەوە زیاتر کەمبوونەوەی ئاو نەڕوان چونکە ئەگەر ئەم کەمبوونەوەی بەردەوام بێ بێگومان مەترسی کەمبوونەوەی وزەش ئەبێ لەسەر ناوچەکەمان کەواتە ئەبێت چی بکەین چه هەوڵێک بدرێت ئێمە دەبێت جارێ ئەو سەرچاوانە بپارێزین کە داهاتی زۆربەی ئاوەکەی ناو هەرێمی کوردستاندا نمونەی سەرچیمان یانی ئێستا با بڵێن زابی بچووک و سیروان و زابی گەورە و خابور و بابرێن بەشێکی دزدە و ئاوەسپیش و بچووکەکانی دیکەیە ئێمە ئەو ئەوانەیە کە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە کە دەسەڵاتی باڵە وڵاتانی دراوسەی بەسەرەوە نیە ئەبێ زۆر بە جوانی سەرچاوەکانی خاوێن بکرێتەوە ڕێڕەوەکانیان پاکرێتەوە شوێنی کۆکردنەوە و حەسادێکی ئاوی زۆر پسپۆرانە زۆر لێ هاتوانە دروست بکرێ دوای ئەوە بێنە سەرەوەی بەکارهێنانێکی سەلیمی ئاوەکە ئێمە ئاوێکی کەممان نییە بارانێکی کەممان نابارێ لە هەرێمی کوردستاندا دەبێ زیەکەم شت ئێمە ئەوەی کە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە ئەوە گلدەینەوە تا ئێمە ئەو با بڵێن داواکاری هەوڵاتیان و بەکارێنە هەوڵاتیان دابین بکەین و دوایش ئەوەی بێنێ سەرەوە ئێوەی کە بەشی با بڵێن ناوەڕاست و خواروی عێراقیش بنێرین ئێمە تازە ئەوەی کە پێی دەگوترێ با بڵێن ترانسباوندەری ئەو ئاوانەی کە لە دەرەوە دێ ئەو ئەوە نەما زاران ئەوە تا دەبینێن زاروبار سیروانیش و زابی بچووکیش وشک دەکا بەڵام مەسەلەن شادەماری هەرێمی کوردستان زابی گەورەیە بەڵام کە وشک دەکا داهاتی ئاو لە ئێرانەوە لە ئەو چولوەک با بڵێن ڕواری سەرەکی و بچووکی ئەوەی بڕی و لاوەکی بڕیوە بەڵام بەشی ئەوە هەیە ئێمە بتوانین بەشی کۆیکەینەوە و بەشی خۆمان و با بڵێن هاوڵاتیان هەرێمی کوردستان و بەشێکیش بۆ ناوەڕاست و جنوبی عێراقی بنێرین ئێمە نابێت ڕەشبین بین ئێمە دەبێت کاری خۆمان بکەین لەوەی کە بتوانین بەش ئەو ئاوە بە سەلیمی کۆکەینەوە بە جوانی بەکار بێ بە شێوەی سیستەمات و بە شێوەی تەقەنیەی تازە بۆ کشت و کاڵ و بۆ ئاودێری و بۆ ئاژەڵداری و بۆ هۆیەکانی کە بەکاری بێنین
زۆر باشە کاگەکەم پێم وا بە ساڵی 2019 بوو کە ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستانە زۆر بوو تەنانەت لە بێڵماوسی دوکانیش سەرڕێژ بوو واتە هێندە ئاو زۆر بوو بۆچی نەتوانراوە لەو کاتانەیە سوود لەو ڕێژە زۆرەی باران وەربگیرێت بۆ ئەوەی لەم ساڵانەیە کە لە ئێستا وەکتۆ باسی لێوە کرد ئەم ساڵ ڕێژەی بارانبارین زۆر کەم بووە بۆی لە ئێستا ڕوبەڕووی هیچ قەیرانێکی ئاو نەبینەوە ئێمە توانیمانە لەو ساڵانەیە سوود لەو ڕێژە زۆرەی بارانبارین وەرگرین نەخێر نەمان توانیوە لەبەرەوەی بەنداوی دیکەمان نەبوو مەسەرەن ئێمە لە دراسی استراتیجیدا دوو بەنداوی گەورەمان لە خواری و بەنداوی دۆکان هەیە کە بریتین لە بەنداوی تەقتەق و بەنداوی سارتێک و بەنداوی شتیشمان لە سەر ئەوە تەسمیم کردووە دیزاین کردووە بەنداوی دەڵگەیە لە کاتێکدا ئەو سێ بەنداوە بوونی هەبێ ئەو کاتی ئەو سەرڕێژەش کەمتر دەکا و ئاوی احتیاتی زۆریش دەبێ هەم بۆ ئاو دێری و هەم بۆ بەکارهێنانەکەی دیکە و هەمیش بۆەوەی کاتی کە عێراق داوای ئاو دەکا بتوانانی بەشە ئاویان نێری ئەوە تەنها بەبوونی بەنداوی گەورە و استراتیجی دەبێت. بەڵێ زۆر کات باسی ئەوەشەکەین کە ئەمە پێویستی بەوەیە هۆشیاری هاوڵاتیان بتوانێت بە شێوەیە لە شێوەکان بێ کە ئەو سەرچاو ئاوی ڕۆژانە کە چێتە ماڵەکانەوە هۆشیاریمان هەبێ کە بە زیایە نەڕوات ینی بە فیڕۆی نین ئەمەش ئەوە کات کە ئێمە توانین دەست بە ئاو بگرین کەواتە لەم نێوەندەشە هاوڵاتیان تا چەند ڕۆڵیان هەیە لەم کاریگەری کەمبوونەوەی ئاوایە بۆی کە بتوانین ئەو ئاوەی هەمانە سوودی لێوەرگرین نەوەکو بە زیادەوەی بڕوات. هوشیاری هاوڵات یاخۆ با بڵێن بەشداری هاوڵاتن لە ئیدارەدانێکی سەلیمی ئاو لە تاچێکی کۆمەڵەوە لە ماڵەکانەوە بە تایبەتی با بڵێن ژن لە ماڵەکان ئافرەت دەورێکی سەرەکی دەبینێ هەتاکو خوێندنگاکان و قوتابخانەکان و مزگەوتەکان و لە بۆنە جیاجیەکانیشدا و هەروها سەرڕایەوەش میدیا دەورێکی سەرەکی دەبینێ کە بەڕاستی ئێستاش تەحەدێک با بڵێن شەوتێکی بڕیوە ئەمن دەیبینین لە زۆربەی بۆنەکاندا لە زۆربەی کاتەکاندەوە تایبەتی میدیاسە لە زۆر ئەوەکاندا دەورێکی چاک دەبینێ ئەوە هەمووی تەواوکەری یەکترا کە دەست بە ئاو بگیرێ ئاو با بڵێن زیادە حەدیقە ئاودان ئێستا دێمە سەرەوەی کە حەدیقە ئاودان کوفرە لە هیچ وڵاتێکان نیە بە ئاوی خاوێن حەدایق یا سەوزایی ئاو بدرێ ئێستا ئێمە لە با بڵێن خەلە لە هەرە گەورەکانی کە لە هەرێمی کوردستان و عێراقیشدا هەیە بڵێن خاوێن نەکردنەوەی ئاوەڕۆکانە ئەو ئەپاشەڕۆکانە ئەو ئاوەڕۆنێک کە دەڕوا بەڵاستی وا پێویست دەکات ئێستا خاوێن کرێتەوە دووبارە بگەڕێنەوە بۆ شار و شارۆچکەکان و ناوچە سەوزایەکانی پێ ئاو بدرێ ناکرێ لە دنیادا نەبووە با بڵێن باخچە و حەدیقە و با بڵێن بەکارهێنانی پیشەسازیش بە ئاوی خاوێن بکرێ ئیلا دەبێت بە خاوێنکردنەوەی ئەو پاشەڕۆکان بکرێ لەلایەکەوە ئاوت بۆ دابین دەکات دەبێت ئاوی احتیاتی لەلایەکەوە ڕووبارە گەورەکان و ئاوی ژێرزەویشت لە پیسبوون دەپارێزێ. زۆر باشە دەستە خۆش بێ کاگەکرم سپاس بۆ تاوی زانیاریەکانت سپاس بۆ ئەوەی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمانە بووی